دوای پارێزگاری کەرکووک محەممەد ئیبراهیم حافظ وەک سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەست بەکار بوو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەشدا لەگەڵ ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک. سەرۆکی ئەنجومەن ڕایگەیاند هەوڵ دەدەن لەگەڵ ئیدارەی کەرکووک هەماهەنگیان هەبێت بۆ خزمەتی خەڵک. هاوکات ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک وتی هەماهەنگی و پێکەوە کارکردنی ئیدارەی کەرکووک و ئەنجومەنی پارێزگا بۆ دانیشتوانی شارەکە گرنگە. ئەمڕۆ ئێمە دەنگی هەموانین و لە ڕۆژانی داهاتوودا پلە وەزیفەکان ڕادەگەیەنین کە هاوکار دەبێت بۆ چارەسەرکردنی بەشێک لە کێشەکانی بێکاری. لەگەڵ هاوبەشەکانماندا کار لەسەر هاوکاریکردن و پێشخستنی کەرتی پیشەسازی و مەلەفی خزمەتگوزاری و پشتگیری ئیدارەی کەرکووک دەکەین و وەکو تیمێک کاریان لەگەڵدا دەکەین. ئەمڕۆ مێژوویەک و ڕۆژێکی نوێ بۆ بەشداری کارا و کاریگەری برا و هاوڕێم ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک و ئەندامانی بەڕێزی ئەنجومەنی پارێزگا و هاوبەشە ڕاستەقینەکانمان لە پێکهاتەکانی کەرکووک لە عەرەب و کورد و تورکمان و کلد و ئاشووریەکان لە شارەکە دەست پێ دەکات و ئامانجە سەرێکەکەمان پێکەوە ژیانە. بۆ ئەوەی ئەمەش بێتە دی پێویستە ئێمە فەرق و جیاوازی نەکەین و پێکەوە یەک تیم بین لە پێناو پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بۆ هەموو دانیشتوانی کەرکووک بەبێ جیاوازی. بۆیە هەمووان دڵنیا دەکەین هاوکارمان بن بۆ ئەوەی ئەم کارە بکەین پێکەوە. پێویستمان بە هاوکاری هاوڵاتیانی کەرکووکە بە هەموو پێکاتەکانیانەوە وە دڵنیاتانی شەکەین. کارەکانمان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێش دەبین لە پێناو بەدیهێنانی ئەو ئاواتەی کە لە دڵی هەموو هاوڵاتیانی کەرکووکە. لە دوای دەست بەکاربوونی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، ئەنجومەن پێویستی بە گۆڕینی پەیڕەوی ناوخۆ و دانانی لیژنەکان و پەڕکردنەوەی پۆستە ئیداریەکانە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت بە پێی کورسی لایەنەکان لیژنەکان دابەش دەکرێن. وەروەها دابشکردنی لیژنەکان کە زۆر زەرورە ئەو لیژنانە دابش بکرێ بەسەر ئەندامان لەبەرەوەی هەر یەکەم اختصاسێکی تایبەتمان هەیە بۆ کارکردن سیستەمی لیژنەکانیش بەپێی ئەو کورسیانەیە کە بەدەستیاناوە، ینی هەر یەکە و بەبایی کورسیەکانی خۆی ئەبێ بە بڵێن سەرۆکی لیژنە و هەر یەکە لە ئێمە هەمومان ئەندام ئەبین لە لیژنەکانی هاوڕێکانی ترمان بەم شێوەیە و حاڵەتی کەمان هەیە نیزامی داخلی کە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنەکە دەبێت بە زووترین کات داڕشتنەوەی بۆ بکرێ و هەموار بکرێ لەبەروی ئەو پەیڕەوە هی 18 ساڵ پێش ئێستا بووە لە ئێستا بێ پەیڕەوێکی تازە داڕشتین بە پێی ژینگەی ئەنجومەنەکە و بە پێی ئەو لیژانانەی کە دابەش بووە. بە پێی ڕێکەوتنی نێوان لایەنەکان بێت دوای پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن کە بۆ کورد و عەرەب یەکلایی بوونەوە، تورکمان جێگری پارێزگار و جێگری سەرۆکی ئەنجومەن و چەندین پۆستی دیکە وەردەگرن. لە دوای جێگرەوەی ڕێبوارتەها و تەوابوونی ڕێژەی یاسایی، ئەنجومەن دەست بە دانیشتنەکانی دەکات و لیژنەکان دادەنێت و پۆستەکان پڕ دەکاتەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.